بەڵێ سەبارەت بە ڕاگەیاندنی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بۆ کورسی ئەمساڵ بۆ خوێندنی باڵا من میوانێکم لەگەڵ دەبێت لەگەڵ بەڕێزیان زیاتر قسە دەکەم سەبارەت بە چۆنێتی پێشکەشکردنی داواکاری و ئەو پێداویستیانەی کە وەزارەتی خوێندنی باڵای خاتە بەردەم ئەو کەسانەی کە ناو تۆمار دەکەن و داوایان ئەوەیە کە لە خوێندنی باڵا بخوێنن. بەڕێز دکتۆر ژاڵە سەعید بەڕێوەبەری گشتی توێژینەوە و پەرەپێدان لە وەزارەتی خوێندنی باڵا لە هەولێرەوە لەگەڵم دەبێت سەبارەت بە ڕاگەیاندنی 6000 کورسی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان لەگەڵ بەڕێزیان قسە دەکەم. دکتۆر ژاڵە کاتت باش ئەو کورسیانەی کە ڕاگەندراوە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە بەشی ئەو پێداویستیانە دەکات ئەو داواکاریانە دەکات کە هاوڵاتیان پێشکەشی دەکەن بۆ خوێندنی باڵا ئەوەتان لە بەرچاو گرتووە ڕێژەکە چەندە؟ باڵێ ئەو کاتتان باش ئەو ڕێژەیە کە داوا کراوە یاخود ئەو ڕێژەیە کە لە پلانی وەزارەتی خوێندنی باڵا ئەوڕۆکە ئالان کرا بڵامان کردەوە ئەو ڕێژە پەیوەندی بە پێداویستیەکانی بازار و پێداویستەکانی دامودەستگەکانی حکوومەت و وەزارەتی خوێندنی باڵا و زانکۆکانەوە هەیە هەروە پەیوەندی بە لایشتیش و پێداویستەکان لایشتە و پەیوەندی بە ئەو توانایی کە زانکۆکان هەیەە تەرخانیان کردووە ئەو ڕێژەیە بەڵێ داواکارێکی زۆر هەیە لەبەرەوەی ماوەیە کە نەمان کردوێتەوە لای هەمووان ئاشکرایە بۆیە ئەم ساڵەکە کە ئەو ڕێژەیە لەوانەیە هەندێک لایەن بڵێن ڕێژەکە زۆر بەڵام ڕێژەکە لەگەڵ پێداویستەکان لەگەڵ ئەو ماوەیە کە نەکراوەتەوە. باشە داواکاری لەلایەن هاوڵاتیانەوە چەندە بەپێ ئەو پێشبینی و پلانانێکی ئێوەداتان ناوە ئێوە 7000 و زیاتر لە 7000 کورسی تەرخان کراوە بە سێ بازنە و لە بەشی جیاوازدا داواکاریەکە ئایا لەو ئاستەدا هەیە کە ئێوە چاوەڕوانی دەکەن چاوەڕێ دەکەن بەرسر بێت کەمتر بێت ڕێژەکە چۆنە؟ بەڵێ ئەوەی تەوقع دەکەین داواکاریەکە بەرز بێتن ئەم ساڵەکە بۆ پێشکەشکردن لەبەرەوەی ئێمە کە ئەو ڕێژەیەمان ئالان کردووە ینی ڕەچاوی ئەوەمان کردووە کە هاوڵاتیان یاخود قوتابیەکانی خۆمان لەناو هەرێمی کوردستان بخوێن پەنا نەبن بۆ دەرەوە. ئێستاش خۆتان دەزان بەرنامەی توانەسازی ئەو بەرنامەی ڕاوەساو لە کاتی ئێستادا بۆیە ئەوەکو توانەسازیێکی ناوخۆیان لەناو زانکۆکان هەیە بۆیە دەبینی ڕێژەکەی وایە بەڵێ داواکاریەکان ینی بە پێی توانای وەزارەتی خوێندنی باڵا و زانکۆکان ینی محاولە مانداوەکە بتوانین زیاترین ڕێژە و ژمارە خواستی هاوڵاتیان و قوتابیان پڕ بکەینەوە بۆ ڕێژەیە کاوەیە خۆش باسکرد لە سێ بازنەیە بازنەی خوێندنی باڵا بۆ باڵێ فەرموو من دواتر پرسیارەکە لە بازنەی خوێندنی باڵا بەس تەنها بۆ وەزارەتی خوێندنی باڵایە بۆ زانکۆکانی زانکۆ حکوومیەکان هەرێمی کوردستان و دیوانی وەزارەتە. بازنەی دووەممان بازنەی گشتی پێ دەڵێن بۆ دامودەستگاکانی وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان یان بۆ هەموو فەرمانبەرانە جگە لە خوێندنی باڵا. بازنەی سێم بازنەی پارالێلە بازنەی پارالێل بۆ دامەزراو و دانەمەزراوە کاتە بۆ کارتی تایبەتە بۆ هاوڵاتی دانەمەزرا ئەو قوتابیانی کە تەخەڕوجیان کردە بەڵام دانەمەزراون بۆوانیشە هەروە بۆ فەرمانبەرانی دەتوان لەو بازنەی تەقدیم بکەن. بەڵێ تەنیا هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەتوان داواکاری پێشکەش بکەن یا ئەو هاوڵاتیە بیانیانی کە لە هەرێمی کوردستانە دەتوانن بەشداری خوێندنی باڵا بن؟ بەڵێ هاوڵاتی بیانی ئەوانەی کە لە هەرێمی کوردستانی ژین دەتوانن داواکاری پێشکەش بکەن هەروە هاوڵاتی عێراقی با بڵێ ئەوانەی کە لە دەروی هەرێمی کوردستان بە هەموو شارەکانی عێراقەوە دەتوانن بەشداری بکەن و بەڵێ لە کورسی یاخود لە بازنەی پەرەڕێل دەتوانن پێشکەش بکەن بەڵێ بەوانش کراوەیە بیانی بێتنی عێراقی بێت. باشە دکتۆر ژاڵە لە ڕۆژی 2 چوارەوە تا 8 چوار کاتدانراوە بۆ پێشکەشکردنی داواکاریەکان جگە لەمە چ ڕێکارێکی دیکە پێویستە چ مامەڵەیەکی دیکە دەبێت کە ئەو کەسانی داواکاری ڕۆژی باڵێ لە ڕۆژی 2 چوار هەتاوەکو 5 زیاتر لە مانگێکمان داناوە پێشکەشکردنەکە ماوەکەمان درێژدانەوە لەبەرەوەی زانین ئێمە لە مانجی ڕەمەزانەین دوو هەروە لە دوایش ئەوە هەفتەیەک دەکەوینە ناو جێژنی ڕەمەزان بۆ ماوەکەمان درێژ کردەوە بۆ 5 دوای ئەوەش ئیمتیحانەکەمان لە 29 داناوە. ڕێکارەکانی پێشکەشکردن ئەو ڕێکارانە لەلایەن زانکۆکانەوە تێزنیشان کراوە زۆربەی زانکۆکان لە ڕێگەی ئۆنلاین دەتوانن داواکاریەکانی خۆیان پێشکەش بکەن خوازیانانی خوێندنی باڵا لەلایەن ینی هەموو میکانیزمەکە ئاسانکاریەکان لە ڕۆژی یەکشەمە دەتوانن سەردانی زانکۆکان بکەن و تەمان لەژێر چاودێری وەزارەت دەبیتن بەڵام ئەو داواکاریان یاخود ئەو میکانیزمەکە ئەوە هەمووی لەلای زانکۆکانە دەتوان هاوڵاتیان یاخود خوازیاران بگەڕێنەوە بۆ زانکۆکان و تەقدیم بکەن لە هەر لە ڕۆژی یەکشەمەی داهاتوو لە ڕۆژی 2 چوارەوە زۆربەی زانکۆکان بە ئۆنلاین. باشە دکتۆر ژاڵە پێشووتر وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی چەندین پانەل و کۆنفرانسی بەڕێوەبەر دروستکردنی لینکی پەیوەندی لەگەڵ زانکۆ بەناوبانگەکانی جیهان بۆی کە ئەزمونەکان گۆڕینەوەی ئەزمونەکان و لینکانە لەگەڵ یەکتر ببێت و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بتوانن لە دەرەوەی وڵات کورسی خوێندنیان پێ بدرێت.
ئەم بابەتە بەکوێ گەیشتووە توانن تا چەندە هاوکاری خوێندکاران بن بەڵێ بەڵێ ئێمە ڕاستی لە وەزارەتی خوێندنی باڵا چەند بەرنامەیەکمان هەیە لەگەڵ زانکۆکانی دەرەوە بەرنامەی ئەپارایسمان هەیە بەرنامەی تریشمان هەیە لەگەڵیان ئێستا بەردەوامین ئەو بەرنمەیە چەند مامۆستایەکی زانکۆ ترێنینگ یاخود با بڵێن ڕاهێنانی پێکراوە لەو بەرنمەیانە یعنی لەگەڵ با بڵێن دەوڵەتانی اتحادی ئەوڕۆپی بەردەوامی لەگەڵ چەند زانکۆیەکی جیهانی ئەوە لەلایەکەوە لەلایەشتی بەرنامەی تریشمان هەیە بۆ سنتەرەکانی زمانمان هەیە بەرنمەیەکمان هەیە لەگەڵ زانکۆی کامبرج لە بەریتانیا ئەوەش بۆ ڕاهێنان و بۆ پێشەوەبردنیان ئەو بەرنمەیەشمان هەیە جگە لەوەش ساڵانە یاخود لەگەڵ هەندێک دەوڵەتەکان ڕێککەوتنێک لەوانە پێشماوەی کە با بڵێن ڕامانگەیان لەگەڵ دەوڵەتی یۆنان کە هەندێک کورسی خوێندن تەوفیر بکە بۆ هاوڵاتیان یاخود بۆ قوتابیانی هەرێمی کوردستان بەڵێ یانی ئێستا بەردەوامین و ساڵانە زەمالەی بولغاریامان هەیە یۆنانمان هەیە بەڵێ زۆر باشە بەڕێز دکتۆر ژاڵە سعید بەڕێبەری گشتی توێژینەوە پەرەپێدان لە وەزارەتی خوێندنی باڵا زۆر سپاس لەگەڵ کوردستان 24 بووی